ئەو تریلیۆنان دۆلارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی سوتاند. ئامادەکردنی هاوڵاتی، دەنگی تەقینەوەیەک یان چرپەی لەرەی گەڵای دارێک. ئەمە ئەو پرسیارە جەوهەریە دابوو دەیان ساڵ لەمەوبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەڵام بدرێتەوە. کاتێک سەیری نەخشەی ناوچەکە دەکەیت، دووکەڵ و خۆڵبارین و پاژماوەی جەنگەکان دیمەنی زاڵن. بەڵام لە پشت ئەم پەردە تاریکەوە ژمارەکان ڕاستیەکی پڕ لە حەسرەت دەکێڕنەوە. بە گوێرەی ئامارەکان تەنها ئەمریکا زیاتر لە 8 تریلیۆن دۆلاری لە جەنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خەرج کردووە. ئەمەش سەرباری ئەو زیانە زۆرانەی بەهۆی جەنگەکانەوە بەر ناوچەکە کەوتون و قەبارەیان بە تریلیۆنان دۆلاری دیکە دەخەمڵێنرێت. ئەو پارەیە تەنها ژمارەی ناو بانکەکان نییە، باڵگو خەرجی ئەو دارستانە بوو کە هەرگیز دروست نەکرا. ئەو ڕووبارە دەستکردانە بوو کە بیابانەکانیان تێر ئاو نەکرد. ئەو نەوەیە بوو کە لە بری کتێب چەکیان گرتە دەست. خەیاڵ بکە، ئەگەر بەڵێمان بۆ ژیان و ئاشتی بکردایە چی ڕووی دەدا؟ ئەگەر تێچووی تەنها 1 ساڵی کڕینی چەک لە ناوچەکەدا بۆ ئاشتی تەرخان بکرایە، دەماتوانی ئاوی دەریاکان شیرین بکەین، بیابانەکان بکەینە گەورەترین کێڵگەی کشتوکاڵی جیهان و چەمکی بێکاری لە فەرهەنگی ناوچەکەدا دەسڕایەوە. هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بری هاوردەکردنی گەنم دابووە سەبەتەی خۆراکی جیهان. ئەی ئێستا چی بکرێت؟ ئایا درەنگە ئێستا لە ناوەندی بیابانەکاندا ململانەیەکی نوێ دەستی پێکردووە؟ بەڵام ئەم جارە بەرامبەر سروشت، نەک لە نێوان مرۆڤ، لە پێناو مرۆڤ نەک لە دژی. پرۆژە مەزنەکانی وەک سعودیەی سەوز و شارە ژینگەیەکانی ئیمارات ئاماژەن بۆ ئەوەی کە تێگەیشتنێکی نوێ لەدایک بووە. ئاشتی نەک هەر پیرۆزە، بەڵکو زۆر لە جەنگ هەرزانتریشە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم تاقیکردنەوەیەکی مێژوویدایە. جیهان خەریکە لە تینوێتیدا دەخنکێت و خاکەکەمان خەریکە دەبێتە سوتماک. کاتی ئەوە هاتووە تێبگەین کابۆنی گوڵاڵە سوورەیەک لە دەشتی شارە زۆر بەهێزتر و مانادارترە لە بۆنی باروت و دەنگی هەزاران موشک.